بەناوی خوای بەخشەندە و میهرەبان. سڵام عەلەیکم و ڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه. هیوادارم تاعەت و عیبادەتی هەموو لایەکتان قەبوڵی خوای میهرەبان بێت. بەڕێزان، بۆ هەڵقەیەکی تر لە ڕێوڕەسمی شارستانی گەیشتینەوە خزمەتتان. ئەمجار بابەتی دەرد و ژان و ڕەنج و پەژارە باسەکەین. فەرموون با لە خزمەتتان نابین. ئینسان وەکو گیانلەبەرێک کە تێکەڵاوی ئەو گیانلەبەرەکان ژیانی لەسەر ئەم بساتە دەست پێ کردووە، ئشتراکێکی هەستەکی هەموو حەیوانێکی ترە، ئەویش ڕاکردن لە ئێشە و گەڕانە بە شوێنی سوکنا و ئارامش و خۆشیە، یعنی دووری لە ڕەنج و ئێش و نێزیکی بە خۆشی و ئارامش. ڕەنج جیاوازی بەشەر و حەیوانە، بەڵام ئێش ئشتراکی بەشەر و حەیوانە. ئێش مەبنای جسمانیە. هەموو گیانلەبەرەکان وەختێک تووشی ئێش ئەبن، یعنی بەشێک لە جسمیان سەدەمەیەکی پێگێ، ئازارێکی پێگێ، یا شتێکی لێ کەم ئەوێتەوە یا شتێکی پێ زیاد ئەوێت کە ڕەحەتیەکانی لا ئەوات، ئێژن تووشی ئێش بووین، وەکو قورسی لەسەر لەش، یا زەخم بۆ بەدەن، یا برسێتی بۆ دەرونی بەشەر. ئێشی برسێتی باعسەوێت گیانلەبەر لە ماڵ بێتە دەرو بە دوای خواردنە هەوڵ و تێکۆشانی دەست پێ بکات. سەرما بۆ خۆداپۆشتن و گەرما ئێمە بەرەو فێنکایی ئەبات. ئەمانە مشتەرکی ئینسان و حەیوانن. دوانێشە چی هینی بەشەروێت و چی هینی حەیوان ناخۆشە و لاچوونی ئەو ئێشە مەطلوبی ئەو کەسەسە. شاید حەیوانات نەیانتوانیوێت بۆ لابردنی ئێشەکانیان غەیر ئەز چارەسەریە غەریزیەکان کارێکی تریان کردوێت. یعنی شاید حەیوانێک بزانێت برسێتی چۆن لابوات، بەڵام ئەگەر قاچی بشکێت نەزانێت چۆن دەرمانی بکات. علم و هەوڵ و تێکۆشانی بەشەری بۆ ژیانێکی ئاهۆنتر و ئاسانتر کارێکی کرد ئێمە خۆراکە بەهاریەکان لە زمسانە هەڵگرین و بیان خۆین. ئێمە عیلاجەکان بتوانین بۆ هەموو ئێشەکان لە لەشە تەداوی بکەین و ئەگەر ئێشێکی تازەمان بێت و عیلاجی نەبێت، بێتە ڕێگەیەک بۆ هەوڵ و تێکۆشانی دانشمەندەکان تا ئەو ئێشیچە لابن. زۆرێک هەوڵ و تێکۆشان ئیمڕۆ ئەدرێت بۆ لابردنی سەرەتان و جەڵدە و ئەو شێرپەنجانەی کە خەڵک بەدەستیوە گرفتارن و ئێمە بە یارمەتیکردنی خەڵک بۆ دوورکەوتنەوە لە ئێشەکانیان ئینسانیەت و میهرەبانی و هاوڕێیمان پێیان ئیشانەدەین. ئەمە بەشی لەشە و مشتەرکی ئینسان و حەیوانە کە ئێمە بە غەمخۆری بۆ چواردەورەکەمان و بە هاوکاری تەکی ئەوانە هەوڵەدەین ئێشی لەشیان کەمکەین و ئەوانیش بە سپاس و پێزانی، میهرەبانی و سەمیمیەت دا ئەمەرزێنن لە بینی خۆیان و لایەنگر و دوکتریانە. بەڵام بەشێکی تر هەست تایبەتی ئینسانە و حەیوانات مانای نازانن. ئەویش ڕەنجە کە بواری معنەوی و دەرونی و ئەخلاقی ئینسانەگرێتە بەر. لە ئێشە هەموو کات زیگزاگێکە، زیانی چوینە ئەو بەر و گەڕانەوەیەک. برسێتی بە تێری لا ئەچوە و بە ماوەیەک تێپەڕبوونی زەمان دەست پێ ئەکاتەوە. هەمووی هەوڵ و تەقالای ئینسان و گیانلەبەرەکان لە بواری برسێتی و شەکەتیە، وەکو زیگزاگێکە لەم بەر بۆ بەر کە هەموو کات تکرارێتەوە. بەڵام لە ڕەنجا کە تایبەتی بەشەرە، ئەگەر بەشەرەکە هۆشیار و زانابێت، ڕەنگە ڕەنجی هەرگیز تەواو نەبێت. ڕەنجی ئێمە ئەوێتە معنایەک لە بواری ئەخلاقا. کاتێکە ئەبینین خەڵکی تر گرفتارن، کاتێکە ئەبینین ژیانی شارستانی ئەمنیەتی تیان نەماوە، کاتێکە ئەبێنین
کات و عمری خەڵکی تر بە وەسیلەی کەسێکی تر خەریکە بە فێڕۆ ئەچوات. ئەو کاتە ڕەنج بە ئێمە بەرئەوێت ئەگەر ئێمە هیچ ئێشێکیچمان نەوێت. ڕەنج هینی هەموو کەسێک نییە، هەرچیە معنەویەت لە دەرونی کەسێکە زۆرتروێت، هەرچیە پلەی ئەخلاق باڵاتروێت، هەرچێک دەرک و شعوری ئینسانێک زیاتروێت، ئەگەر خۆیکی هیچ خەمێکی نەوێت، هیچ پەژارە و کەمیەکی نەوێت، هیچ ئێش و ژانێکی نەوێت، دڵە ڕاوکە و ورە و دڵتەنگی ڕووی تێکات و خۆراکی ئامادە و خەوی ئاسانی تێک ئەدا و خەو و خۆراکی لێ ئەشێوێنێت. ئەوەیە کە شێخی سعدیە فەرمێ تۆ که از محنت دیگران بیغەمی نەشاید که نامەت نەهەند ئادەمی. ئەوانەی کە لە ژیانی شاروەندیە گەرەکیانە شاروەندێکی باشون بێگومان ناتوانن ماف و احترامی چواردەورەکەیان بەرچاو نەکەن و ئەگەر ماف و احترامی ئەوان کەسەری تێبکەوێ پێشێل بکرێ ئەمان خەو و خۆراکی ئاسانیان بێ و بخەون. ئەوەیە هەمتر شێخی سعدی لە داستانێکە وەکو شعر ئەیگەڕێنێتەوە چنان قحط سالی شد اندر دمشق کیاران فراموش کردند عشق. چنان آسمان بر زمین شد بخیل که لبتر نکردند زرع و نخیل. لە شعرەکە ئەگەڕێم ئەڕۆمە ناوی ماناکانی ئەفەرمێت لە دمشقا یا سووریا کە ئێستاش تقریبەن هەروایە وا قەحت ساڵی هات و ئاسمان وشکی کرد لە ڕووی زەوی کە هیچ سەوزنە و دار و بەرگ وشک بوون و ئەگەر هیچ شتێک بوو کولە و پەلەور خواردیان و هیچ نەما. ئیتر هیچێک نەما و غەیرەز گریان و هاوار و ناڵە بۆ برسێتی. ئەڵێ لەو کاتە کەسێکم بینی کە زۆر دەوڵەمەند و دەسەڵاتدار و بەڵام ئەویش هەروەکو هەژارەکان لێ قۆمیا و وشک و لاواز هەڵقرچا و پێسی وەقەی ئوستوخانی وە وشک بووە. پرسییم لێ ئەرێ برا تۆ بۆ وات لێ هات خەڵک نێسیان و برسین خۆ تۆ هەست و دەس و دەسەڵاتە. ئێژێ ئەم پرسیارە وەک ئاگر بینەی بە خەرمانۆ ئاگری تێبەردا و ڕوانی پیامە ڕوانینێکی ژیر بۆ گێل، ڕوانینێکی عاجز بۆ کەسێکە عاجزی کردێ. وتی لە عەقڵی تۆ دوورە ئەم پرسیارە، مەگەر نابینی خەڵک نییە بخۆن، مەگەر نابینی خەڵک لە برسیا تیا چوون؟ وتم دەی باشە ئەزانم بەڵام خەڵک نیسیان بیخۆن خۆ تۆ هەسە تۆ بۆوات لات. ئێژێ نگەهکرد دەرمەند ڕەنجیدە فەقیه نگەهکردنە عاقل ئەندەر سەفیه. ئێژێ وەکو عاقڵێک بڕوانێتێکە سەفیحێکی نەزانا ڕوانی پێما وتی من از بینەوایی نیم ڕووی زرد غەم بینەوایان ڕخەم زرد کرد. چو بینم که دەرویشە مسکین نەخوارد لقمە بە کامەم زەهرەست و دەرد. وتی برا من لە هەژاری و نەواریا ڕەنگم زەرد نەوەسۆ وەختی ئەبینم خەڵک نییە بخۆن بەڵێ ئەوان بەدەنیان ئێشی برسێتی واتیا وەڵێ من خەمی نەخواردنی ئەوان بووەسە ڕەنج لە ڕەوان ما و ڕۆحم ئازارەدا. من ئازاری ڕۆحی وای پێکردومەسە خۆراکەکانم وەکو کاسە هاوسێ بدەم بە خەڵک و بە بەشداری تەکی هەژارە خۆیچم هەژاری بکێشم. من ئەوە نییەم کە ئەگەر خەڵک مردن خۆم سالموم خەمم نەوێت. ڕەنج وەکو ئەرکێکی بەشەری ئینسان واردی ئینسانیەت، واردی ئەخلاق، واردی خێرخوازیەکات. هیچ کۆمەڵگایەکی ئینسانی بەبێ ئینسانەکان کە ڕەنج لە دەرونیانە واداریانەکات بە چاکسازی بە دروستکردنی نەهادە مەدەنیەکان بۆ خێرخوازی و پاکسازی، بۆ یارمەتی خوێندکارەکان، بۆ یارمەتی هەژارەکان، بۆ دەرمانی نەخۆشەکان، ئەو ئینسانانە کۆمەڵگا گەش و خۆش ئەکەن. نەبوونی ڕەنج باعەسەوێت لە کۆمەڵگاوە ڕۆحی ئینسانی و ئەخلاقی نەمێنێت. ئێمە ئەگەر ڕەنجمان نەبێت شاید ئینسان نەبین. ئەو کاتانەی کە ئێمە ڕەنجمان نییە ئەو کاتانەس کە یا خەوتوین یا مردوین یا بێهۆشین. و ئەگەر کۆمەڵگایەک خەڵکێک تایە ڕەنجور نەبن ڕەنگە ئەو کۆمەڵگا وەکو کۆمەڵی ڕووبات یا کۆمەڵی دار و نەبات بێت و
معنای ئینسانی لێ بار بکات. هیوادارم بە بەرزبوونەوەی پلەی زانیاری و ئەخلاق و ئینسانیەتمان باوەڕی خێرخوازی لە دەروونمانەدا بچڵکێت و ڕەنجمەندی ئێمە باعس بێت دەردمەندی لە خەڵک دوور بێتەوە و ڕۆحی کۆمەڵگامان بەرز و ژیانی شارستانیمان خۆش و گەشتر. ئیتر هەر خۆشیتان بەخوای گەورەتان دەست پێر.